لە پایتەختی نەورۆزین، لێرە بەدوای دڵشکاوەکاندا دەگەڕین. ڕقوکینە ژیان ڕەشتر دەکات، بەڵکو لێبوردەی ڕێگای خۆشەویستی ڕووناکتر دەکاتەوە. دەچین بۆ لای عەبدوڕەحمان بەهرام کە ماوەی 15 ساڵە لەگەڵ عەبدوڵڵا حوسێنی دراوسەیدا قسە ناکات. وەست عەبدوڕەحمان، سەلام عەلەیکوم. ئەوە ڕادەگرین بیکوژێنمەوە. سلام عەلەیکوم. وەستا عەبدوڕەحمان چۆنیت؟ زۆر باش. ئەحواڵت؟ عەزیزی گەلێک بخێر. ئەمە لە جێیەکی دوورەوە بۆ لای تۆ هاتووە. بەلێ. دڵنیام بەڕێستان بەڕۆژون. بەلێ. خوا قبوڵیکە. ئینشاڵڵا بەجمعین. لە مانگی ڕەمەزانە شتێکی زۆر گرنگە، ویش لێبوردەییە. بەلێ. بە پێوەی ئێمە بزانین لەگەڵی چەکە قسە ناکەین. وایە؟ بەلێ وایە. ڕاستە. ماوەی چەند ساڵ لەگەڵی قسە ناکەین؟ وەڵڵاهی دەبرێ تقریبا 15 ساڵە. 15 ساڵ. بەلێ. 15 ساڵ زۆر نییە لەگەڵی چەکە قسە ناکەی؟ خۆت بەرێ وەڵڵا زۆرە. بۆچی نەچوونە بۆ لای یەکتری داوای لێبوردنێک ئەو 15 ساڵە جەژنات ڕەمەزانی پێدا ڕۆی؟ وەڵڵاهی تزانم زەوات بە چێ بوو نەچوونم. لەسەر چی بوو؟ وەڵڵا شتێکی بەسیط بوو. شتێکی بەسیط؟ ئارێ وەڵڵا زۆر بەسیط بوو. باش. ئێستا بەهۆی حکمی مانگی ڕەمەزانە لە پێناو خوای گەورەیە، بەخوا خۆی بەخشندەیە، دەبێت عەبدەکانیش بەخشندە بن. ڕاست. ئامادەی لێبوردێتیایە بچین بۆ لای؟ زۆر ئەوجێ. ئەتوانی؟ پاش 15 ساڵ درستیتەوە لە دڵەوە دەچی بۆ لای؟ ئینشاڵڵا. دوایەوە ژەرە بنەوە ڕەفاقەت و برادەری جاران؟ بۆ بورە لەی شتیش دەکەین. دەستە خۆش بێت. زۆر سپاس. هەری شێگە ئاسان بێ، خوای گەورە سالی دەکات. مادام بۆ کارێکی خێر دەچین، ئێستاش دڵی نەرم دەبێت. سلام عەلەیکوم. چۆنن؟ ئەحواڵتان؟ چۆنی؟ سەلام سەیدا. مانگی ڕەمەزانە، بەخشندەی باشە. ڕەمەزانە بخێر بێ، سەر چاو مانگی ڕەمەزان. ماوەی چەند ساڵە قسە ناکەن بێکەوە؟ وەڵڵا مێژێ ئەوەستی زوو. بۆزم 10 ساڵ 5 ساڵە. وەڵڵا مێژێ وەستی. باش، ئەو بۆ لای تۆ هاتووە ئامادەی ماچی بکەی و لێبووبووری. فەرموو لە باوشی ڕەمەزان و بەرخاترانگۆ بەخاتری خوای گەورەش زۆر سپاسمان دەکەین. دەکێ بەرخاتری خودێ و بەرخاتری ئەڵڵا. فەرموو. تۆ عەفوی بەرە عەزیز. گەردنەکەش ئازاویت. دنیا ڕەمەزانە بەرخاترە ڕەمەزانی و ئینشاڵڵا خوای گەورە بە پاداش حسابێکا بۆتان. ئینشاڵڵا خێریکی گەورەیە. دڵنیام هەردووتان ئینسانی باشن و زمانیشتان بە ڕۆژووە. ئەمە کارێکی چاکە. هیوادارم برایەتیتان بمێنێتەوە لە سبەینەوە زیاتر تێکڵاو یەکتری بن. پێم وایە 10 ساڵ 5 ساڵ قسە نەکردن زۆرە. وەڵڵا مێژێ سێدا مێژە، بەس دڵمابین لێک و بەس بەرخاترە ڕەمەزانی مشکلە نینە و ئینشاڵڵا دەزەورین وەکی بەرێ و باشتری ئینشاڵڵا. وازم باسی کەوتی لەسەر شتێکی زۆر بەسیط بوو. پێم نەوتووە. ئەکید بەسیط، بەس دڵمابین، دڵمانەوە، ینی دڵمانەوەش تو زانی زەحمەتە گەلک. بەلێ 5 ساڵ زۆرە وەڵڵا قسە بەس ڕەمەزانەوە ئینشاڵڵا منێت کە هەموو کەس بەرەخ کە دەبێت شتەی وەکو بەشەی ئینشاڵڵا خەڵکانی چاو لێوە دەکات. هەموو کەس ببینێتەوە شتەش نەمێنێ چونکە بڕێ بەسەڵۆ نەبیتن لەگەڵ کەسی سل ببیتن. دەستان خۆش بێت. خوا ڕزقتان بە. ئینشاڵڵا خوا بازر حسابی کرد بۆ هەردوولا. دەستان خۆش بێت. زۆر سپاس، مەمنونتانم. وەستا شوان، سەلام عەلەیکوم. چۆنیت؟ زەرورە ئینسان لێبوردە بێ. لێبوردەی لە مانگی ڕەمەزانە؟ لێبورین؟ ئەکید لێبورینەوە گرنگە بۆ مرۆڤە و هەر کەسێ دلێ من هێڵۆ بێ، من دلێ هێڵۆ بێ دەست لێت بورم لێرە هەر پڕێک و قانۆتێک. باش. بە پێوی زانێرنی مەهمانە لەگەڵ ڕادێتەرە چیە قسە ناکەین؟ ناوی وەستا نەوزادە؟ نانا لەگەڵ نەوزاد قسە دەکەم. لەگەڵ محەممەد قسە ناکەین. برای نەوزاد. بەلێ. مانگی ڕەمەزانە بچین بۆ لای تەوقێ بکەین، دەست لەم لێ بکەین. خێرە زمان بە ڕۆژووە خێریشت دەگاتێ. شتێکی عەودیە. بڕۆین. بۆ من عەوەلی چی گوتەتە؟ بۆ گوتەتە لێبورین هەر کەسم من دلێ وێ هێڵۆ بیت و دلێ من هێڵۆ بێ دەست پڕێک و قانۆتێک لێت بورم بۆ خودێ لله. دچین. يك دقة دي مجال دائما
ئەبێ ئێستا بێ ئێستا یەک دەقەم کێچی باش دەبێت لەسەر چی بوو عاجزیەکەتان دیر و درێژە بەسیتەیە ئایشەڵڵا الحەمدولله ئەمە چاوەڕی تۆ دەکەین باویشە تەواو بێ دەڕۆی ئەوە هاتیم بۆ لای بێت خێر بێت سەر چۆ بێت چەندێکە قسە ناکەی لەگەڵی مامودەوی چەندێکە بێت سوء تفاهمك بين هەموو برای چادە بیتن الحەمدولله سوء تفاهم لە دڵەوە لێی خۆش بوویت بدل ان شاء الله بدل ئەبنەوە برای یەکتری ان شاء الله خواز زای خێرت باتەوە اجمعين ان شاء شانێکی الله باش دیار بووی تەلەفۆنمان بۆ کردمە تۆ مەشغوڵ بووی ئەو هات بۆ لای تۆ ايواش زۆر زۆر مامۆگودە سپاس تاز دێم وایە وت باوی شەچکە لە حیمی لە دەست بووت یەک دقیقتر من دێم ئەمە تەلەفۆنمان بۆ تۆ کردۆ بێ عزیزم هەردووکتان گەورن لەبەروی لێ بردن یەکتریتان قبول کرد و قسەی ئێمەتان نەشکان زۆر سوپاستان دەکەین خوا خێرتان بنووسێ دەستە خۆش بێ زۆر سپاس